بەناوی خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێبێت لە ناوچەی سنووری نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانم بە دیاریکراوی لە قەزای پێنجوێن و گوندی هەڵاڵاوە یەکێک لەو گوندانەی بەداخەوە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا بەهۆی کەوتنەوەی ئاگرێک لە ناوچە شاخاویەکانی سنوورەکە ڕوبەرێکی زۆری سەوزایی و پوش و پاوەن و وەدارستان و وەداری سروشتی سووتان کە بە پێیزانیاری سەتایەکان 1500 دۆنم ڕوبەر سوتاوە وەکو دەبینین لە پشتیشمەوە ئاسەواری ڕوونی ئەو سووتانە دیارە کە بەداخەوە ژمارەیەکی زۆر لە دار و لە پوش و پاوەن و لە دارستانی ناوچەکە زیانی بەرکەوتووە. من پێم خۆشە لەگەڵ هاوڵاتیان و دانیشتوانی قەزای پێنجۆن و پیشەوەرانی و بە تایبەتی جوتیارانیش قسە بکەم کە لە نزیک ڕووداوەکەن دەبینن بەشێکیان لە سەرکارەکانیان لە ماوەی ڕابردوودان هەم هاوکار بوون لە کوژانەوەی ئاگرەکە هەم نیگەرانیش بوون لەوەی کە بە بەرچاویان و سروشتی شارەکەیان ئەسووتێ و بەداخیشەوە لە ئێستادا هەواڵمان پێگەیشتەوە کە لە بەشێکی دیکەی ناوچە شاخاوەکانی پێنجوێن بە تایبەت گوندی نزارە لەوێش دووبارە ئاگر سەری هەڵداوەتەوە. دەمانوێت لەگەڵ چین و توێژەکانە قسە بکەین کە ئێمە بێت چۆن بە بەرپرسیارانە مامەڵە بکەین بۆ ئەوەی سروشتی ناوچەکەمان شارەکەمان وڵاتەکەمان تووشی زەرەر و زیان نەبێ بە تایبەتی لە چوارچەوەی سووتانە کە بەداخەوە لە ئێستادا کە ئێمە هاتیینە ناو قەزای پێنجەم بینیمان ڕوبەرێکی بەرچاو لە شاخەکان و لە دارستانی قەتپاڵی چیاکانەوە سوتا بوو بە ڕوونی دەردەگە و کامەش بەڕاستی هەموو لایەکی نیگەران کرد لەگەڵماندا بن و دەچین لای دانیشتوانی سنوور. باشی مامۆستاگیان تا چەند ئاگادار بوون لە ئەم چەند ڕۆژی کە ئاگرکەوتەوە لە ناوچە شاخاوەکان تا چەند بینیتان کە سروشتی شارەکەەوە وڵاتەکەمانە سووتێت؟ وڵایی ئاگادار بووینیتە تەلەفۆنیان بۆ کردین و ئیتر وڵایم سروشتە حیفە سوتاویتن بە کەس نازانێت چۆنی سوتاوە ئیتر ساڵانە خۆ هەر لە دیوی ئێرانەوە سووتێ و لە دیوی ئێرانەوە هەچی ساڵە بەریەوە بەرەوە سووتێ حتا ئەڕوا سووتێ لە ئێرانەکە یەت لە دیوی ئێرانەوەی سووتێن نوێت تام ساڵ و جادە لە ئێراوە پاسەوانی سنوور جادە لێاوە لە دیو ئێران و ناوی تر وڵی کەس نازانێ ئەمە چۆن سووتا لێر تا چەند پێت وایە کە پێویستەکە هەمووان بە هۆشیاریەوە مامەڵە بکەین لەگەڵ سروشتا بەتایبەتی جوانە بۆ هەموو کەمە بۆ هەموو ئینسانێت سروشتێکی جوانە ئەو هەموو دار و گەڵا جار و پوش و پاوەنە سوتاوە وڵایی زۆر جێ ئەسەفە بەڵامی تو خۆ کەسیش بە دەستی خۆی نەبوو ویستی خۆی گەورەی وتر شتەکان ساڵانە ڕوە لە پێنجێنەوە هەچی ساڵە شتی وا ڕوێ هاتوین لەم دەشتا فەلات و شتەکەی دەستان ساغڵی تا چەند نیگەرانتانەکە ئەم ئاگرە ئەم سووتانی سروشتە بەم شێوە؟ وڵا خۆی لە خۆیان سروشت سووتانی هەر گوناحە ئەمە یەک دووش لە هەر شوێنەکە پسووتێ چ لە پێنجێن بچ لە هەر شارێکی تر بێ بەڕاستی هەر خراپە ئەمجان نیگەرانی چییە؟ وڵات تۆ ئەیسی ئاو دارە جوانە هەموویە سووتێ پوش و پاوانە لە ڕاستی هەر خراپە هەر کەسی ئاگری پێوە نابێ ئەنج خەڵکی تیا سوتاوە هەر تاوانە بەڕاستی شتێکی زۆر ناشرین و زۆر بێجێ لە مەسلەی ئەو ئاژەڵ و ئەو مێروانی کە لە خشۆکانی لە زەویەکەدا هەنوانیشە سووتێنەوەیش لە ناوچ هەموو داعبا و پەلەوەرەکان ئەوەی کە توانای نەبێتە من خۆم نەچوومە دەسەر ڕاستیەکە ئەو ڕۆژەکە و قڕانە سوتاون و کەروێشتێکە ڕای کرد لە تاو پەچکەکانی نێزانین چی بکە خۆوانش تیا ئەسووتێ هەواگرە زۆر بە قایمی هاویتر لەوێ هاوکە سووتا تا سەر ڕۆی تر وڵات دوێنێ خۆشببختانە دوێنێ کۆنتترۆل کراوە بەڵام بەخوا لە هەر شوێنەکە بێ هەر زەرری هەیە بۆ خشۆغەکان بۆ پەلەوەر بۆ هەر بوو سروشتەکەش ناشرینەکە هەم دارەکان وشکەکە هەم جوان نیە لە ڕاستیە ئەم ناوچەیە خۆی پێنجێن سروشتێکی جوانی هەیە بەزی تر تۆ ئەو دار و ئەو پوش و پەلاشە هەموویە سووتێ دارەکەشی پێوە سووتێ ئەو سەوزایە نامێنێ ئەو جوانی ئەو شوێنەی کە بەڕاستی سەوزاوی جوانی بێت یا دەرناکەوێت جوانی نامێنێ ئێستا تۆ بچۆ ئەو شوێنە سوتاوی هەر لە خۆ دڵت تێکە لە بێ حەز ناگەی بچیتە ناوی ئەش دێوێکی چۆنەڵێ مردووی هەیە ئەمرێ وەکو چۆن مردووەک دانێ ڕێگە مرێ ئەو بەشەی سەرەوە سوتاویەکە سێریکە ڕێگەڵی مردووە ئەو شوێنانی کە سوتا ڕێک وەکو مردووی لێ
دارەکە سوتێش مین و پاشماوەی جەنگی نێوان عێراقی زۆرتیە. ئەم ناوچەیە زۆر باشترە لە بازە شوێنێکی سێ مەسەلەن بەری ئەو بەری پێنجێن هەمووی مینگوزاری ئەگەر ئاگر لەوێ بکەوێتەوە تۆزە خەتەرترە لە بەری خەڵک ناتوانێت بچێتە ناوی ئەم ناوچەیە کەم شوێنێکی ئەڵغامی نییە هەر ئەو ڕەبایە کۆنانە نەبێت دەورەکەی تۆزەویش سوپاس بخوا تەقینەوەشتی وایتیانە وار بڕێ فیشە گوشتە دەقێتەوە ئەوانە اینا ئەم ناوچەیە لە ڕووی مینگوزاریوانە پاکە ناوچەکانی تر سەختتر ساخترە ئەسێ پشتی پێنجێن گەڕ بگرێت تا ئەو شوێنانەی تالێر و پشتی پێنجێن ئاسن کوڵێنوانە کەس ناتوانێت بشێ یعنی چونکە هەمووی مینگوزاریە لە ڕاستیان ناتوانانی بچی بیکوژێنی تۆ شوێنت نییە ینی مەسەرەن خەڵک ناوێرێ بچێ بۆی بەس ئەم ناوچەیە باشتریشە وەکو کە گڕی گرتووە مینگوزاریتیان ینی مەسەر تەقەمەنی کەمترەتیان نییە ئەمە نابێت بەرپرسیارەکەمان زیاتر کاتێک کە ئاگرێکەکەینەوە شتێکەکەینەوە چای لێن شتێ زیاتر و دیابین لەوەی کە تەشەنەکە بەرە وەڵای خۆی ئەوە هەموو ئینسانێک خۆی وجدانی خۆی با من یەکشت بێ بڵم منی چە خۆم جگەرەیە خۆم باشە سیارەم پێەیە تا ئەم دەقیشە عقلم پێی شکابێ فڕێم نەداوەتە دەرەوە شتێکم داناوە دەبێت بەسەرەن توێ ساردی دایمە بۆ سلێمانی بڕۆم لە ڕایکەمەوە ینی پێم خۆش نیە شتێ فڕێم هەر دەبێش فڕێبە هەموو ئینسانە خۆی ئەمە خۆی هنا ئەیسی ئەم سروشتە بەخوای تۆ بێ و ئیمن بێ وی هەر کەسێکێ بە شتێکی جوان کە تۆ سوتا ینی وەکو مردووی لێ ئێوە جوتیارانیش کە لێرن بەردەوام قەرەباڵقی لەم ناوچێ بەهۆیەوەی وانە هەموو ئەگەر کەسێک هۆشیارەکەی نەبێ ئەوە مەترسیەکە زیاترە ئەمە ترسەکەی زیاترە بەڵام پێم وانە ئەم ئاگرە لە ڕووی با بڵێن کە شاوەرز و ئەو کرێکار وشتانەوە کەوت بێتەوە بەست پێویستەکە هەموو هۆشیار بین هوشیار بین خۆی لە ڕاستیان من ئەگەر ئالم لە بڕێوە بڕۆم ئەگەر خەڵکی ئێرەش نەبم تۆ ئیسە سوورە زانی ئاوە جگەرەیە هەڵیتە ناوی یەکسە گڕەگری ینی خۆ ئینسان خۆی بێ عقلی ئەوەی هەبێ کە لە شوێنەکە مەسەرەن سەوزاییتیانە بوو شکایی بوو جگەرەکەشی فڕێنەیە ئەتر خۆ پێویست ناکات تۆ بڵێ ئاگرێم کردوت و چایم لێناوە ئەوانە ئیتر خۆی هەموو شوێنێک هەموو ئینسانێک ویژدانی خۆی ئینام ئاگرا ینی من نازانم چۆن کراوەتەوە چۆن بووە من پێم وانە دەستی ئەنقەز بێ بەڵام ئەگەر دەستی ئەنقەز بێ هەر کەسێک کردبێت و تاوانی سوتاوەکان لە ملیاوکو قەتڵ وایە ئەو دابانش کە سوتا ئەم ئاگرێم چەند ڕۆژە تا چەند جنابی نیگەران کرد بەوەی کە ئەم سروشتە جوانە ئاوا سووتە وڵی جا من زۆر نیگەرانم بەڵام خۆ من خەڵقیێرە نیم باشە خەڵکی ئێرەنی بەڵام سروشتەکەمان هاو بەشەوانیە هەرچوون بێت هەر نیگەرانی هەیە لە دیوی ئەو دیویشەوە ئاوا ڕووداوی نەخوازراو هەیە سروشتی ئاگرکەوتنەوە بەڵێرەوەڵا بە دیوی مەریوانی شەیە بەڵەوە باشە لە کاتی ئاگرکەوتنەوەکان لەوێ فڕۆگۆشت بەکارێنی یان هەر وەکو ئێرە وڵایرە فڕۆکە نییە لە ئێرانیش نییە ناوەڵا لەوێژ نییە واتە لەوێش لەوێش بەس مەکەمی هەیە بەکەمی هەیە بەڵێرەوە واتە کاتێ لەوێش لە دیوی مەریوانیشەوە ئاگرەکەوێتەوە زۆر کات پریشکەکەیەتەوە بۆ ئەم دیویشە سووتێنێوانە بەڵە سنوورە بەڵە دێتەوە منج بەڵێ کەواتە ئێمە هەر یەک شاخە ینی ئەم دیو ئەو دیوەکەی بەریوان و پێنجێنە تا چەند گرنگە ئێمە هۆشیار بین بە بەرپرسیارەتیەوە مامەڵە بکەین ئەو ئاگری بۆ چایەکەیکەینەوە بۆ شتێک بۆ جگەرەیەکە ئیکێشین کە فڕێماندا بەڕاستی بزانین کە ئەوە وەکو بەنزین وایە بێ زۆر هۆشیار بین بەڵە بەڵەوە زۆر هۆشیار بین شت فڕێنین کە ئاگر نەکەوێتەوە بەنیسبەتەوە زۆر زەرورە تا هۆشیار بێ کاتێ ئاگرەیە کاتۆش چایە لێنێ شتێ لێنێ پاژماوەگەرە جێ خۆی نێڵێ دەبێ ئاوکا بە شوێنەکەی خۆی بیگوشێنیان لە شوێنێکە ئاگر کاتۆ کە دڵنیا بێ ئاگرەکە ناڕۆ چواردەوری خۆی پاو بکات و زۆر زەرورەی سە بەڕاستی بەنیسبەتەم ئاگرۆ حساب کە دڵی پێنجێن سوتاوە دڵی پێنجێن سوتاوە زۆر کارە سادە بۆ پێنجێن تقریبا ئێستا کێش بەداخەوە لە ناوچەیەکی تر دووبارەوەتان ئەگەرێکڵن سەری هەڵداوەتەوە تا ئەم ڕووداوە کە ڕووەدا کۆنتۆڵکردنەکەی زەحمەتە پێویستەکە زیاتر ئێمە خەمی سروشتەکەی خۆمانمان زۆر پێویستەکە ئەمە زیاتر خەمی سروشتەکەمان بێ کۆنتترۆلەکەی زۆر زەحمەت لەبەرەوەی دار گڕەگرێ ئاگرەکە کۆنتترۆلەکەی دارێک گڕەگرێ یەتە خوارەوە بە تەفاوتل ئەم ئاگرەکە دروستە بێتەوە زۆر ناڕەحەت دەکوژێتەوە لەبەرەوەی لەوانێت تا چەند ڕۆژێکی تر ئەگەری ئاگرکەوتنەوە هەرا بێ بەتایبەتی ئەم ناوچە سنووریانن پێنجێن بەهۆی جەنگی ئێران عێراقەوە پاشماوەکی زۆری جەنگی لێماوە یان مین و تەقەمەنی لێماوە گولە تۆپی نەتەقی و هەیە ینی ئەمە ئەوەی تر مەترسیەکان زیاترەکە کۆنتترۆلکردنی ئاگرەکە زۆر زیاتریشەکان نەکار مەترسیەکان زیاترەکە لەبەرەوەی تۆ ناوێری زۆر بچیتە نزیکەوە لەبەرەوەی لە نزیکەوە مینە تەقێتەوە ئەلغامە تەقێت و هەموو جۆرەکانی تەقێت و نایژێریت و کۆنتترۆلکردنەوەی زۆر زەحمەتەکە دیارە سەرەتا ئەوەی کە هۆشیاری دینی هەبێت نابێتەوەی ئەوەی کە ببێتە مای بێزاری بۆ خەڵک دیارە کەوتنەوەی ئەماگرش
دەستێکی لە پشتەوە گەر حوڵاتیەک بێگە کەسێ بێ بەخەڵەت هەرچۆنە بێت بەڵام لە ڕووی دینەوە ئەگەر بڕوانین ئێمە ئەگەر مسلمان بیەوێت کارێ نەکا بەوەی کە بێتە مای حەسد بۆ خەڵک ئەوە زۆر باشە بێ بەڵام ناوشاری وای کردووە کە بێت لە مایە زەرر بۆ خەڵک دەبینین لێرە ناوچەیەکی شاخاویە و ناوچەیەکی سروشتی جوانمان هەیە بەڕاستی بێ بەرپرسیارەکەش زیاتر بێت چونکە لە ئەگەری دروستبوونی بچووکترین پریشکی ئاگر کارەساتەوە بەتەگیر وایە یعنی سێ چوار ڕۆژە ئەم ئاگرەکەوتۆ یعنی بەڕاستی وەکو بۆتە مای ناڕەحەتی بۆ خەڵکی پێنجوێنیش یعنی تەواو خەڵکی پێنجوێنی بەتاقەت کردووە بۆی سووتانی دار و درەختەکانەوە بوش و پاوانەکەەوە زەردان لە خەڵک یعنی بۆتە مایەوەی کە خەڵکی زۆر بێتاقەتکە تەنانەت ئاژەڵ و مێرو و خشۆکی زۆریشی تیا ئەوانیش دووبارە وەکو ئەڵێ لە ناوچ بەتاکیر وایە یعنی تۆ ئەگەر سێر بکەیت لەوانەیە باڵندەیەک بێسووی هەبێ ئەلکێ هەبێ بێتە مای سەر کەروێشکێک یان شتێ لەو بابەتە یعنی منە لە بشوانە وەزام دوێنەشەو بوو لە بینیم ڕوێنەیەکە منی شیشکێ بوو کابراایك شیشێکی گرت بە دەستی سوتا بوو یعنی زۆرم بەلاوە ناڕەحەت بوو زۆر لەسە دڵم گران بوو یعنی بەڕاستی کابینیەوە ئاژەڵانە لەسەر ئەو شاخە سووتێن ئەو دارانە سووتێن یعنی زەرێکی گەورەیە بۆ نیشتی ئەم شارەوە نیشتیمامە تایبەتی قیمەتبەرزی هەڵەبجە و گەنجانی هەڵەبجە و پێنجوێن زۆر زیاتر دەرکە و لەم ئاگرانی دواییە هەم لە هەڵەبجە هەم لە پێنجوێنیش کە گەنجان بەو ڕۆحێتەوە ئەچن لە کاتێکا ئیشی ئەوان نییە ناوانە کاربندی بەرگی شارستانی نێژ بەڵام خۆشەویستیان بۆ نیشتیمان و بۆ سروشتەکەوایان لێکا بچن بەدەمەوە ئاگرەوە کۆنتترۆلی بکەن چیت هەیە بۆ گەنجانی پێنجوێن وڵی من سەرەتا دەستخۆشیان لێکم و هیوای سەرگەوتنیان بۆ خواستم و هیوادارم بەردەوام لەسرم کارە باشانان و لە حەڵەبجەش بینیمانەوە دوو گەنجە خۆشەویستە شەید بوون بەڕاستی مای دڵنا ڕەحەتی بوو بۆ هەموو کوردستان بە تایبەتی یعنی تۆ دوو گەنجە بینیت ئەڕاتەوێ ئیشێو نییە ئەو کارە خۆبەخشەیەەکە یعنی بەڕاستی شتێکە مای دڵخۆشیە بۆ خەڵک تا چەندی گەران بووی لەوەی کەەوە ئاگرەی دروست وڵی نیگەران بەوەی کەەوە دار و وش و گەڵامی سوتاوە ئەو بە ڕێزانەی ئەوان بەسەر هاتووە برینار بوون زۆر بەداخەون بۆ کوڕانە ئەبێ ئەو ئاورە بیدار کە ئەو ئاورە دروست بوو بیدار لەسەری حازبینە کە تەشەنەی کرد تازە تەواو ناکوژێتەوە ناوچەکان تۆزێ دووریش نین یعنی مەسەن هەر بۆ چوونیش تا ئەگریت پێی و سیارە ئەوەسێنیت و بە پێ سەرەکەویت هەر دوور نییە براکەم لە پەنا دی هەڵاڵاوە ئەو ئاورە دروست بووە باشە لێرە و پەیامە چییە بۆ هەم بەرگری شارستانی هەم بۆ پۆلیسی دارستان وەڵی پەیامەوەیە چالاک بن لەو شتانە باوخەکەی ئاوای لێنێت کوڕی پەقیرۆژار ئەوان نەسوتی ئاوای لێنێت ئێستا جناب دەبینم جگەرەکە بەدەستەوە تا چەند گرنگە کە ئێمە جگەرەمان کێشان فڕێ نەدەی مەتایبەتی کاتی ڕێگا بۆ قەراق ڕێگاکەەوە ئاگر بە جگەرە ناکەوێت ئەو بابزانی ئەو ئاگرانە ئاگری جگەرەوشت نییە بەسەر چالێنانێکە شتێکە چالێنانە بێ یا دەستیان قەز بێ زۆر خەڵکی هەیە ئەچێ و هەردوو هاڵە سوودێنە لە بەرەوەی دارەکەی وشک بێ و بیبڕێت و بێنێتەوە تیەکەی بۆ سوودان چی هەیە بۆ ئەو کەسانی کەەوە ئەکەن چۆن ئامۆژگاریانەکەی وەڵی ئەو کەسانە بەڕاستی ئەو کەسانەی کە وەکەن تاوانبارن چکا بێجگە ئەوەی کە داروشتەکە زوریە ئەم هەموو زیبە ڕۆحە کە لەو ئەرزایە لەنە ئەو پوشایە لەنە ئەو دار و درەختایە هەر هەمووی ئەسووتێت بەکی سەڵۆ بە مار و بە کەروێشکۆ بە بەراز و بە ئەو ئەنواوەش خەڵدابە ئەمە هەمووی تیاجێت لە بین نەچێت ئێمە تاوان نییە چی تاوانە مین و تەقەمەنی زۆریشی تیا و ناوچێ یانی لە دیکاکە ناوچێکی شەڕ بووە ئەمابی بوو شەڕ بوو شەڕی دیا بوو ئەمابی بین عێراق و ئێران بوو براوە های چووە ئێستا میاڵە تۆزە سەرکەوتی خۆ سێ وەج بەڵغامی تیا بوو سێ وەج بە یەکەم وەج بە ئەمە پسپڕ بوو کە تەقیوە داگرسا دووەم وەج بە شەخصی بوو سێهەم هەڵغامی بانمارا بوو پێنج وڵە ئیشش کە ماوە بڕۆ دەوێ هەمووی ئیشەراتی بۆدا نابوو کاتی خۆ یەک جارەتی نەماوە ئیسا هەزاران کەس بە میێڵانەوە قاچی قرتا و کوژایش یاچوو ینی جنا بەڵێ پاک نەکردنەوەی شاخەکانی ئەمەشێکی ترێ لە کێشەکان ئەم وایە لە من پاک بکرێتەوە پا نەکرێتەوە ئەگەر پاکرێتەوە خەڵک ئەو شاخە ئیسپادی زۆرە بۆ خەڵک
بەس خەڵک ناوێرێ بچێرخۆ ئەوەی کە چووە بە ساقی نەهاتەوە دوێتر ئێمە خۆمان خەڵکی بە شارەی نوەزانین ئەوەی کە ژوێ کەسی بە ساقی نەگەڕاوە دوو یا کوشتێتی یا خاچێکی قدان و سەقەتی کرد و کەمەندامی کرد. وڵی بەڕاستیەکەی سروشتێکی جوانە یعنی هەر کەسێ ئەوە بکە کارێکی قێزەونە کارێکی تاوانکاریە ئەم هەموو دابا و بە سزمان و بێزمانە لەنا ئەم ئاگریا سووتێ سەر ڕێئویشە ئەو دوو گەنجە جوانە سوتاون هەردووکیانەوەتان لە خەسخانە هیوای ئەوە خوازم خۆی گەورە شیفایان با خۆی گەورە ڕەحمیان پێکە دایک و باوکیان جەریان نەسووتێ پێیان هەر لەو ئاگریا بۆ دوو گەنجە جوان لاتەوە بەڕاستی ئەم جەماعەتی هەریقی و شتی شار بەردەوامبوون بەڵام شوێنەکە سەختە بتەوێ نەتەوێ بەخوا زۆر ناڕەحەتە کوێستانە دارە هەمووی سوتاوە گڕی گرتووە ئیتی خی گەورە ڕەحمکە عقیبەتی خێربێ شڵا خی گەورە هیوای ئەوشا خوازم خی گەورە شیفای ئەو دوو گەنجیشە بدای شڵا ئامین ئینشاءڵڵا بەڕاستی ئەم هیمەت بەرزی گەنجانیش نابێ بەنادی دەبگیرێکەوە ڕۆح لەسەر دەست و یان لەسەر دەستە ڕۆم بەرە و کۆنتۆلکردنیەوە ئاگرە ئامانجیان پاراستنی ژینگەیە ئەمەش ئەبێ بەرز بن لە خێرێ وڵا بە تاکید بەڕاستی ویشە هەڵوێستێکی گەورە بۆ کابرا ڕۆحی خۆی خستۆتە خەتەر و چۆتە ناو ئاگرە هەروە گاڵتە نییە بەڕاستی بێ خەڵک ئامەک بەرزی بێ بەرامبەر ئەو گەنجانە یان ئیشەکان بە بەرزی بخەم لێنێ ئیشێکی گاڵتە نییە و لەشیان ساغ بێ سەرکەوتو بنیشەڵە چیت هەیە بۆ لایەنی پەیوەندیدار کە کەرەستەی زیاتر و باشتر بۆ تیمەکانی بەرگری شارستانی دابین کرد ینی بەڕاستیم ناوچەیەکی شاخاویە ناکرێوەکو ناوچەیەکی تەختایی و ئاسایی مامەڵی لەگەڵا بێتەوە بێ هەرچۆن بێ فڕۆکەی هەبێ یا مەسەلەن کەرەستەی پێشکەوتوتری هەبێ بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگر و ئاگر بڕیش بکرێ ئاگر بڕی زیاتر بکرێ ڕاستی کاتێسی ناوچەکە هەستەکەی ئاگر بڕی بۆ نەکراوە لە وەرزی بەهار و پاییزە هیچی بۆ نەکراوە ناوەڵاوەکو ئاگر بڕووی ئەو لە سەرەتای بەهارەکە دەرمان برژێ ئەو گیایە وشک ببێ ئەو نە زۆر نەبێ هیچی بۆ نەکراوە هیچی بۆ نەکراوە ئەوە یعنی پێشتر خەمخۆری بۆ بکرای بەڕاستیەکەی هەوڵێکی بۆ بدرایە یعنی ئەو وەز ئاوا نەبووە بەداخەوە ئەو هەموو دار و درەخت و بە زمان و باڵندەوی نەسوتاوەتە زۆر گونا هەتاوانێکی گەورەیە بەڕاستی. وڵای وەکو هاڵاتێکی پێنجێن پێم ناخۆشە ئەوە هیچ کە ناخۆشە بۆ ئەم خەڵکانەی ئێرە کە ئەگەر دەسی بێت ئاگرەکە دەسی بێت زۆر ناخۆشە بێت ئەنی دانیشتوی ئێرە پێیان ناخۆشە وەکو خۆم زۆرم پێ ناخۆشە. تا چەند گرنگێکە بۆ کەرەستەی جیاواز و تایبەت بۆ تیمەکانی بەرگری شارستانی لایەن حکومەتەوە دابین کرێ چکۆم ناوچانە شاخاوین و سەختن کۆنتڕۆڵکردنیە وەڵا بە تاکید پێویستە کە بکرێت تێ بۆ گەنجانەکە ئاوا دڵسۆزان و لە خۆ بردووانە بەشێکیان ماتۆر سکیل و ماتۆر بەدەست بوون کە بەهانای ئەو کەسانەوە چون تیمەکانەوە چون بۆ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە تا چەند دڵخۆشی کردی ئەم گیانی بەیەکەوە بوونە وڵا دەستخۆشییان لە یەکەم بەڕاستی کارێکی باشیان کرد و ئیشێکی باشیان کردووە گەنجانی ئێرە بەڕاستی دڵسۆزنەوەی کە خەڵکی منتیقەکە بێ بەڕاستی بە هەڵوێز بوون دەستخۆشییان لە یەکەم هیوای چاکبوونەوەیان بۆ خوازن ئەو چەند ڕۆژە لێرە بووی کاتێ ئاگر لە شاخەکانە بچ هەستێکە بوو تا چەند نیگەران بوو تا چەند پێت ناخۆش تا چەند سروشتی پێنجوێن تێکچوو بوو ئەو ژیگە پاقی ئێستای نەبوو بە دڵنیاییەوە ئێمە مەڵمان لەو خوارەوەیە بەڕاستی تەنگە نەفەس بووبین بەهۆی ئەو دووکەڵەوە چکا بە حکمیەوە ئاگرەکە لەو یاڵی ئەو شاخەی ئەو بەرەوەیە نزیکی ئەوێ بین بەڕاستی ناڕەحەت بوو زۆر ناڕەحەت بوو هەنی شیرازەی شاری تێگا بوو. چیت هەیە بۆ دانیشتوانی شار کە زیاتر پابەت بن بۆ هاوڵاتیان کە پابەت بن و زیاتر هۆشیار بن لەوەی کە چۆن مامەڵ لەگەڵ سروشتا بەڵام من داوایان لێ یەکەم ئەو کەسانەی کە چنە ئەو شاخانە چنە ئەو یاڵانە ئاگایان لێ بێت بەڕاستی ئاگرێک کە ئەکرێتەوە یا جگەرەیە کە داگرسێ شقارتە فڕێن چرخ شقارتە فڕێنێن ئاگاداری ئاگرکردنەوە شت بن بە وریاییەوە مامەڵە لەگەر ژینگاکەن لەبەرەوەی ئەم ژینگە هەمومان لێرە دانیشتن ومان خەڵکی وڵاتین و با شاری خۆمان خۆش بوێ نیگەرانەیەکی بۆ خەڵگیێنا بۆ هەموو خەڵکی پێنجێن و منتیقەکە چونکە قەڵای کچێ و ئەو شوێنانە شوێنێکی تایبەتە بۆ پێنجێن ماڵی ئەو خەڵکە ژاوا بێ لە خۆی گەورە پاڕێنەوە شفای ئەو سوتاوانە بات و خی گەورە شتیوا دووارە نەبێت و ئینشاءڵڵە تا چەند گرنگە ئەو ڕۆحیەتی کە گەنجان تەنە ماتۆر بەدەستەکانی شوگۆڵێ
لە کاتی ئاگرەکە بۆ کۆنتڕۆڵکردنی چوون تا چەند گرنگە ئەم ڕۆحیەتە پەرەی زیاتی پێبین و زیاتر هاانی و کەسانە بین کە ئاوا دۆستی ژینگەر و ژینگەکەی خۆیان خۆشە. وڵا زۆر گرنگە سپاس بۆخوا لە پێنجێنە چەند ڕێکخراوێگەیە بە تایبەتی ڕێکخراوی ملەکەوە هەیە خاص بۆ ئەو ئاگرکەوتنەوە بۆ حاڵەتە سروشتیانە بەدەمەوەیان و خەڵک لە پێنجێنە سپاس بۆخوا هەمووی هاوکاری یەکتر یانی نەکات بۆ ئەو شتانە بۆ هەموو قەزەیەک پێنجێن خەڵکەکە یەکدەنگە سپاس بۆخوا خەڵکی پێنجێن ئەو ڕۆحیەتێتیایە. مەسلەی کەرەستەکان ئەوە لای بەرگری شارستانی کە پێویستەکە بەڕاستی ئامێری پێشکەوتوی لابێ چکە ئەم ناوچانە شاخاوی و سەختن لە کاتی کەوتنەوەی ئاگرە لەوچی ئۆتۆمبیلەکانی هەر نەگاتە لای ئاگرەکەش تاشم پێویستە کە مەسن ڕێگەی فڕۆکەوە یان فڕۆکەی ئامێری دیکەوە ئامێری پێشکەوت دیگەوە بۆیان دابین بکرێ بەداپی لەم ناوچانی کە ناوچی شاخاوین بۆی لە کاتی کەوتنەوەی ئاگرا زووتر کۆنتڕۆڵ بکرێت. وڵا ئەوە زۆر گرنگە بەڵام بەداخەوە لە وڵاتی ئەمە ئەو شتانە کوابوونی نییە یعنی ئەو شتانەی کە ئەو دام و دەستگایانە پێویستیانە بۆ حاڵەتێکی ئاوا یعنی هەریق نییە بچێتەوە شوێنە لەو کاتەیە تۆ پێویستی بەچێ بە فڕۆکەیە فڕۆکەش لە وڵاتی ئەمە یاکوا شتانە هەیە بیستم وتیان جێی دەستخۆشیە بەڕێوەبەری مەرزی باشماق داوای لە ئێران کردووە ئەیتر نازانم ئایا هاوکار بوون یا هاوکار نەبوون بەڵام ئەوەی کە لێرە مهمە هاوکاری خەڵکەکەیە بەدەمەوچوونی خەڵکەکەیە خەڵکەکە یعنی لە مزگەوتەکانەوە مامۆسایانی ئاینی من دوێنە لە جومعە پێرێ ئاگام لێ بوو مامۆساوتی داواتان لێ یەکەم خەڵک لە هەموو مزگەوتەکانەوە پێیان بوترێت کە بچن بەهانای و خەڵکەوە یعنی ئەو ڕۆحیەتە هەیە لە پێنجێنە سپاس بۆ خۆی گەورە بەڵام حکوومەت بۆکو بڵێ بۆ ئەو شتانە کەم تەرخەمە ڕاستە ساڵانە ئەم ڕووداوانە دووبارە ئەبێتەوە مەسلێم ئاگرکەوتنەوە لە چیاکان و لە ناوچەخاوەکانی پێنجێن وەڵا هەموو ساڵێکم ئاگرانە ئیتر هەرجارە و شوێنێکەگرێتەوە بینیمان لە دەڕۆژی ڕابردووە منتیقی هەڵەبجێ گرتەوە ئەمەی پێنجێنیش دوسێ ڕۆژێکی خایان یعنی بەڕاستی هەم بۆ سروشتی منتیقەکە هەم بۆ ئەو هەموو بێزمانە مار و مێر و کیسەڵ و دەعبا لەو شاخەیە یعنی ئەو شتانە بوونیەتی نامێنێ پاشماوەی جەنگیشی هەر لێ تەقەمەنیەوە بەڵێ لێتی یعنی ئەوە منتیقانە خاڵی سنوورین و بەزوا بزانم خۆشببختانە و منتیقە ئەلغامی نییە بەڵێ سپاس بابەتی مەسلەی ئەم باسی ئاگر و ئاگرکەوتنەوە ماگە کە ساڵانە ئەم ڕووداوانە بەداخەوە دووبارە بێتەوە کۆنتڕۆڵکردنەکەشی زۆر کات سەختە بێ ینی بەڕاستی چەند ڕۆژێکی زۆری پێچەیش بە هۆی سەختی شوێنەکەەوە وڵا کۆنتڕۆڵکردنی ئاگر لەم منتیقانەیە یعنی سەختە لەبەرەوەی خۆی ناوچێکی شاخاوی سەختە ئاگرێکیش لەم جارە سوبحانەڵڵا لەو شوێنە کەوتەوە پێڵێن قەڵای کچێ هەر شوێنەکە خۆی سەختە ینی شوێنێکە لە شوێنە سەختەکانی سنووری پێنجێن خۆی کێشەکە ئەوە بوو کە کۆنتڕۆڵیش ناکرا سەختی شوێنەکە بوو ئەگینا هەر منتیقێکی تر وایە ئەگەری هەیە زووتر کۆنتڕۆڵ کرایە بەڵام ئەو شوێنە خۆی شوێنێکی سەختە و بە هەر چوار دەوریشە ئاگرەکە پەرێسن شتێکی ناخۆشە هەچ کەسێکە لە سێ ئاگرێک بەرەیان شتێک بەدەم جگەرە خواردنەوەیان شتێت هیوادارم لە هاوڵاتیان وریای ئاگرکەوتنەوە بن چونکە مەترسی زۆرە لەسەر دار و درەختی وڵاتە پێتوانیە ئەمەش دووبارە ئەبێتە هۆی تێکدانی سروشتەکە کە تۆ پێنجێ خاونیم سروشتە جوانەیە لە خۆمان تێگەچیانی بەڕاستی ئەگەر کەم تەرخەمیەکە بێ ئێمالیەکە بێ لەوەی کە ئەو پاشماوەی یان ئەو ئاگریکەی کەینەوە بۆ چێش لێنانێکە چالێنانێکە وەکو خۆتەڵی جگەرەیەکە کارەساتێکی وای لێ دروست بێ ئەرە وەڵا زۆر تەسیری هەیە لەسەر سروشتی پێنجێن تایبەت سروشتی کوردستان زۆر تەسیری هەیە ئەم چەند ڕۆژە بینی کە شاخەکە ئەسووتا و ئاگری لێ بەرزەبوو لێرەوە دەرەکەوت بەڵێ لەسەر کەش و هەوای پێنجێن دووکەڵێکی زۆر ناخۆشە نێتەوە بۆنێکی زۆر خراپە بەڕاستی چیت هەیە بۆ گەنجانەکەوە بەلێ خۆ بردووانە بەو پەڕی دۆخسۆزیەوە بەرە و کۆنتڕۆڵکردنی ئاگرەکە چوون بەداخەو دوانیشیان سووتە وەڵای من دەستخۆشییان لێ یەکەم بەڕاستی لەو گەنجانە بەڕاستی ئەو گەنجانە دڵسۆزی ئەم وڵاتن هیوادارم هەر سەرکەوتوو بنیشەڵە تیمەکانی بەرگری پێویست نییە کە زیاتر کەرەستەیان بۆ دابین کرێ بۆی ئەم ناوچە شاخاویانە سەختن پێویستەکە بە ئامێری پێشکەوتوتر هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان بن بەرەوەڵاوە ئیشی حکوومەتە لە ڕاستیا بێ بەڕاستی هەموو شتێک لە بارەی ئاگرکوژێنەوە دابین کات وەکوەوە ئیشی حکوومەتە لە دەست هاوڵاتیان نییە زۆر ئەوەش وای کردو لەو چێ کۆنتڕۆڵکردنی ئاگرەکان لە ناوچە شاخاوەکان لاواز بێ ئەمجا مەسەلەی ئاگر بڕیش بەتابەتی لە وەرزی بەهار پاییزە ئاگر بڕ بکرێ بۆ ئەوەی کە خوا نەخواستە ناوچێ ئاگری گرت نەپەڕێتەوە بۆ ناوچەیەکی تر بۆ شاخێکی تر
بەهۆی یان دەرمان ڕێژ بکرێ ئەو گیا هەیە بۆی لە وەرزیاوینا گیاقی کەمتر بێ ڕووداوی نەخوازا و کەم بێتەوە خۆی ئەزانی چۆنە ئاگر بەر ناکرێت لە ڕاستیا بڵێ چونکە پێنجوێن شوێنێکی شاخاویە یعنی بازە شوێنێکی هەیە کۆفتەر نەبێتی ناکەوێت ینی هیچ شتێک سیارە ناچێتەوە شوێنەوە لە ڕاستیا بڵێ بەڵام تەنانەت ئاگبر لە نێوان ماڵەکان و شاخەکەشان نییە یعنی مەسەلەن ئەگەر بێت و خوانە خواسە ئاگرەکە بێتە خوارەوە چ ناو ماڵەکان بە تایبەتی ئەو گوندانی کە ئێمە چوین بەشێکیان ڕێک بەقەت باڵی چیاکەن و ئاگبڕیشی بۆ نەکەن وی ئەو گوندانە بازێکی سەر لە قەڵای کچێت لەم ڕۆژانەیە تا دوێنە ژاگرەکە تا ئیسە جواب بزان بەردەوامە لە ڕاستیا بڵێ و هەموو کراوە بە زەرعات تەماتەیە مەقسە هەموو شتێکی تایە خۆی کاتێ خۆی کێڕراوە لە ڕاستیا بڵێ بەس ئەوە نابێتە هۆی یانی کە تۆ ئاگر بەسکەیت ئاگەر بەڕگەیت ناتوانیت. خاڵ یەکەم بە پێویستی ئەزانم مامۆسایانی منبەر مزگەوت یعنی لە ساڵێکە بە تایبەتی لە هاوینە لەو کاتاکە زەوی وزار کەژ و کێوەکان هەمووی پوشە ینی بە جگەرەیەک فڕێ بدەیت خەسارێکی گەورە ئەخات جا بە واجبی مامۆسایانی ئەزانم و هەرچەند کردویشیانە بەڕاستی بەڵام زیاتری بکەن بۆ خەڵکی ڕوونکەنەوە و خەڵکی بترسێنن بەوەی ئەگەر خەسارێکی وا بخەن دەیان زیندەوەر و گیاندار و ئەو هەموو نەمامە سەوزە هەمووی تەماشای ئەم شاخە بکە هەمووی بەرەو تیاچون شووە ئەم گردەی کە جەناب ئێبنی لە پشتمانەوە کە سوتاوە ئەمە بە هەزاران داری پێوە بوو بە هەزاران داری بەڕوار داری مەزوار مازوار داری قەزوان بە هەزاران داری پێوە بوو بەڵام بەداخۆ من لە 2012 هاتوومە تۆ ئەم شارە ڕەنگە لە 2012 تا ئیسا 5 جار ئەم گردە سوتابی ئەم شاخە سوتابی ئەو بەر سوتابی ئەو کێوەتر سوتابێت لە ڕاستیە مەسئولیاتێکی گەورەی تایە بە ڕۆژی قیامەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت 4 شت هەیە مەی کوژن 4 زیندەوەر النەملة والنەحلة والهدهد والضفادع یەکێ لەوانە مێرووە بەم کەژا من زۆر گەڕاوم زۆر بە سەدان و هەزاران شاری مێروم بینیوە مێروی گەورە مێروی بچووک ئەگە دیارە کەسێک بێت چایەک لێ بنێ لەویە لە بندارێکە پێش ئەوەی ئاگرەکە بکاتەوە خەمی ئەوە نەخوا کە دەروبەری ئاگرەکە پاک بکاتەوە لە مەترسی بیپارێزێت لە ئاگرکەوتنەوە بیپارێزێت بە تاکید یا کەسێک گەرەیە خۆشگەرەیە فڕەدا ئەگەر ئاگر بکەوێتەوە مێرویەک ئینسانێک گیاندارێک دارێک گژوگیایەک زەرری پێ بگا ئەم کەسە مەسئولە بۆ قیامەت پرسیاری لێکرێ بەڵام بەداخۆ من ئێسەوە لە ڕۆژە پێشوانە لە منتیقەی نزار ئەوانە ئاگرێکەوتۆ دوو برا سوتاون یەکیان لە سا هەفتا ئەوەنە یەکیان لە سا 50 ئەوەنە دیارە ئەمە نەتیجەی ئەم ئاگرێ لە خۆ ناکەوێتەوە کەسێک ئەم ئاگرێ خاتۆ یا چایەکی لەناوە یان جگەرێکی کێشاوە لە ئەنجامە ئەم ئاگرە گەورە کەوتۆ کە بە سەدان کوڕی گەنج چوو بۆ کوژانەوەی نەتیجە بەڵێ ئاگرەکە کۆنتترۆل کرا دوای 3 ڕۆژ بەڵام خەسارێکی گەورەی بەڕاستی ئیشەڵات تەندروستی بینیدارەکان باشە من بەڵام بنمونە ئەو دوو بەڕێزەی هەڵەبجەکە شەید بوون ئەگەر کەسێک هۆکار بوو بێ ناچێتە چوارچێەوەی کوشتنی خەتاوە ئەگەر کەسێک ئالم گردا چایەک لێ ئەنیان کەسێک جگەرەیە کێشێ و فڕێ ئەدا ئەم جگەرە ناکوژێنێتەوە یان ئەم منتیقە پاک ناکاتەوە لە مەترسی ئاگرکەوتنەوە بیپارێزێت نەک قەتلی خەتا بگرە بە قەتلی عەمدەن حسابە لەسەری ئینسانێک بسووتێت ئەم ئینسانە بەو ئاگرە بمرێت ئەم کەسەک ئیهمال بوو بێت لەکردنەوەی ئەم ئاگرا پاش ئەوە ئاگرەکە مەسەلا چایەکی لەناوە دوای ئەوە کە چاکەی خواردووە ئاگرەکەی نەکوژاندۆتەوە یان لە شوێنێک ئەم ئاگری کردوتەوە جێگەی مەترسی بۆ بەڕاستی خەمی نەخواردووە ئیهمال بۆ تایە پشتگوێی خستووە گوێی نەداوەتێ بە تاکید ئەگەر ئینسانێک لەو ئاگرا زیانی پێ بگا ئەگەر بمرێت بە قەتلی عەمدەن لەسەر ئەم کەسە حسابە ئەبێ پێشتر بەری لێ بگریت نێڵی ئاگر بکەوێتەوە و ئەگەر مێروویەک بسووتەیە کە تۆ تەماشاکە ئەم هەموو زیندەوەرە سبحان الله پڕە لە کولە پڕە لە مێرو پڕە لە دەعبا چۆلەکە باڵندە هێلکەیان کردو بەشکیان هەیە ئەمە هەمووی ئەسووتێ و تیاچێت باشم پرسیار لەو کەسانەکەم کە ئەوەنە ئیهمال و ئەوەنە بێ ئاگان ئەگەر ماڵەکەی خۆی کەسێک
زیانی پێ بگەێنێ زیان و مناڵەکانی بگات ئای ئەش و ئازاری پێ ناگات دەی ئەبێت ئەوەنەی پێ ناخۆش بێ جانی چ فەرقەکەی لە نێوان من و مێرویە کەلووە کە گیاندارێکە وەکو من حەزی بە ژیانە وەکو من مەخلوقی خوایە لەبەرەوە داواتان لێ یەکەم خەڵکینە بە تایبەتی خەڵکی ئەم شارە یا هەر کەسێکەیەتە ئەم شارە داوایان لێ یەکەم خۆیان پارێزن بە هەر ڕێگەیەکە ڕۆیشن بە هەر شوێنێکە ڕۆیشن بە هەردوو هەڵایەکە گەڕان داوایان لێ یەکەم لە ئاگرکەوتنەوە لە مەترسی ئاگرکەوتنەوە وریابن و خەمێکی قیامەتی خۆیان بخۆن و بەزەیان بۆ هەموو گیاندارا بێتەوە بەو هەموو دارا بێتەوە ئەو هەموو دارە ئەو هەموو نەمامە ئەو هەموو گژوگیا تەماشاکەی هەمووی تیاچوو ئەو دارە دروست نابێتەوە بە هەزاران دەربن کێوە بۆ تەماشاکە ئیسە بە پەنجە دێزە ژمێری ڕەنگە 100 داری پێوە نەما بێت ڕەنگە 50 داری پێوە نەما بێت هەمووی تیاچوو فۆتا و هەڵیش نهاتەوە تازە دروست نابێتەوە دوای ئەوەی کۆنتترۆلکردنی ئاگرەکەی سێ ڕۆژی ڕابردوو لەلایەن قایمقامی قەزای پێنجێنەوە ڕاگەێنرا بەڵام دووبارە بەداخەوە ئەمڕۆ وەکو لە پشتەوەی من دەیبینن لە گوندی نەزارە و ناوچە شاخاوەکان دووبارە ئاگرەکە سەری هەڵداوەتەوە ئەمەش بەهۆی ئەوەی بەشێکی زۆر لە ئەگەرەکان و قسەی حاڵەتەکانش ئەوەیە بەهۆی ئەوەیە کە سووتووە ئەو دارستانن کە لە چەند ڕۆژی ڕابردوودا سوتاون وەکوڵێ بوونەتە خەڵوز بوونەتە پشکۆیەکی ئاگر لەگەڵ هەڵکردنی بادا دووبارە ئەو ئاگرە ئەگەشێنێتەوە بۆ هۆیە و دووبارە ئاگرێکە سەر هەڵداتەوە وەکو دەبینن بەداقەوە ڕوبەرەکە بەرفراوانە و دەبینین لە دامێنی چیاکانیشدا هەنگەوان و پیشەوەەر هەن کە سەرقاڵی کارکردن خوانەخواستە لە ئەگەری کۆنتترۆل نەکردنی ئاگرەکەەوە پەیتانەسی دەبێتەوە لەوان و تەنات لە ماڵەکانیش بە تایبەتی وەکو ئاماژ بە گوندی نەزارە بەڵام ئەوەندی تێبینیمان کردی پەیتا هاوڵاتیان بەدەم ڕووداوەکەتێن بۆ ئەوەی کە کۆنتترۆلی بکەن ئەوەی کە گوێبیستیشی بوون دەما ڕابردوودا دانیشتوانی قەزای پێنجێن و گوندنشینان و کاسبکاران بوون باسییان لەوەکە کە نیگەرانن لەوەی کە ئاگر لە سروشتەکەیان بەردەبێەوە ساڵانە من دووبارە دەبێتەوە هەندێکی بەهۆی کەم تەرخەمیەوە هەندێکیشی بە ڕووداوی سروشتی و هەندێکی دیکەش ئەگەڕێتەوە هۆکارەکەی بۆ کۆماری ئیسلامی ئێران تا بەرنامە بەیەکەشنەوەیکی دیکە بۆ خودایەتان دەسپێرم کە سپاتە زایانەکەن